ئێمە هەستمان کرد لەگەڵ زیادبوونی کۆمەڵک حاڵەت لە ناو مناڵانە کە ئەکرێت گومانی زۆر بەهێز بێتەوەی کە پەیوەسە بە یانی خواردنی ئەو خواردنە ناتەندروستانەی کە بەشێکیان ئەکرێت لە خوێندنگاکان من بەشێکی لە دەرەوە لە ماڵەوە بۆ ئێمە ئەوەی کە پێشنیارمان کردەوە بوو کە کۆمەڵە خواردن لە ناو کافتریا خوێندنگاکانە نەهێڵرێت وەک جبسی پەتاتە وەکو شەربەتی ئەوانەی کە لە ناو پاکەتایە وەکو بسیتی زۆر وەکو هەموو خواردنانەی کاربۆهیدراتێکی زۆری تایە یاخود بە شێوەیەکی ناتەندروست ئامادەکرێن ئەمە ئیندۆمی بێکین دەربێ هەموم حاڵەتانە چونکە کاریگەری هەیە لە سەر تەندروستی بە تایبەتی هەندێک منداڵ هەندێک جۆر نەخۆشیان هەیە ڕاستەخۆ کاریگەری هەیە و هەندێک منداڵش کە ئەگەر نەخۆشی نەبێت ئەو خواردنانە بێت بە لە داهاتووە نەخۆشی دروست دەکات بۆ نمونە ئێمە پێشتر حاڵەتەکانی شەکرا هەبوو بەڵام سیرەکەین لە ماوەی کردنەوەی دەرگای خوێندنگاکانە ڕۆژانە جاری وە حاڵەتمان هەیە کە ترشێتی خوێنیان زۆر زیاد دەکات لە ئەنجامی بەرزبوونەوەی ڕێژێکی زۆری شەکر کە لە ئەنجامی ئەو خواردنانەوە دروستە بێت بۆیە زۆر جارمەترسی لەسەر ژیانیان دروستە بێت یاخود هەندێکەوانەی کە نەخۆشی پاقلان هەیە لە ئەنجامی ئەم خواردنی ئەم شەربەتە تۆزانە یاخود ئەو خواردنانەی کە تام و بۆنی تێکرێت سیرەکەی تووشی خوێنشی بوونەوە بن ئەمانە وای کێت سیرەکەی کۆمەڵک مناڵ بەدەست قڵەویەوە ئەناڵێنن لەبەری کۆمەڵک خواردنە خۆن کار ڕژێکی زۆر کاربۆیدراتە کۆمەڵک مناڵ بەدەست لاوازیەوە ئەناڵێنن لەبەرەوە یاخود گەشیان زۆر لاوازە ئەمانە لەبەری خواردنانە خۆن کە سپیسێکی زۆر یاخود بۆشایکی زۆر لەگەدەیان داگیرە کات و ناڵە خواردنی تر خۆن